بە چەندین نمایشی سەرنجڕاکێش لە شاری سلەیمانی کەرنەڤاڵی سەیمی سەمای بالێ ئەنجام درا. مامۆستایان و ڕاهێنەرانی سەماکاران باس لە گرنگی هونەری بالێ دەکەن بۆ کورد. ئەم هونەرە هونەرێکی جیهانیە و یەکێک لە هونەرە ڕاقی و گەورەکانی دنیا، زیاتر دەتوانین بڵێن سەرچاوەکەشی بۆ ئەرستۆقراتیەکان ئەگەڕێتەوە، چکە هونەرێکی زۆر ناوازەیە، هونەرێکە کە ڕۆحتیایە بەشدارە. نمایشکاران و سەماکاران چەند ئاستێکی تەمەنیان لە خۆ گرت بوو، بەشی زۆریان لەلایەن منداڵانەوە نمایشەکە دەکرا و منداڵانیش باس لە حەز و خولیای خۆیان دەکەن بۆ ئەو هونەرە. ئاواتی من سەمای بالێت بووە، هەروەها هەر کە زانیم ئەم سەما هەیە یەکسەر هاتمە ناویان، زۆر بە خۆشحاڵی و ئێستایەکێکم لە خوێندکارەکانی ئەو جۆرە سەمایە و هیوام وایە هەر بەردەوام بین و سەرکەوتوو بین. ژمارەیەکی بەرچەو لە خەڵک ئامادەی نمایشەکە بوون. دایکان و باوکانی منداڵە سەماکارەکانیش باس لە گرنگی هونەری سەمای بالێ دەکەن بۆ منداڵەکانیان. پەروەردەیەکی ڕۆحی مناڵەکە کات، ئینسانە کات، چەندێک لە بوارەکانی ترا شارەزا بێ و شارەزایی هەبێت ناگا بەوەی کە هونەرمەندوێ. یانی لەگەڵ ئەوە پێم خۆشە لەگەڵ هونەریشە تێکەڵ ببێ، تێکەڵ بە بواری هونەری ببێت و هەم ئەم سەمایە لە بواری وەرزشیشا بڵێن پەروەردەیەکی ڕۆحی و جەستەیی و ڕۆحیشیەکات. بەشێکی تری نمایشەکە لەلایەن گەنجانی سەماکارەوە پێشکەش دەکرا، ئەوانیش گوزارشتیان لە حەزی خۆیان دەکرد بۆ هونەری بالێ. سەما بوو بەشێک لە ژیانی من بوو، بە بەشێک لە من بەبەردەوام هەوڵێم ببم بە سەماکارێکی باشتر و بەتواناتر و سەرکەوتووتر. نمایشەکان لەلایەن گروپی لەیزینەوە پێشکەش دەکرا. دامەزرێنەری گروپەکە و ڕاهێنەری سەرەکی سەماکاران حکومەت بە دروستکردنی بەربەسدا دەنێت، گلەییشی لە هونەرمەندان هەیە. حکومەت ترسناکە لە حیزبە ئیسلامیەکانە ترسێت. حکومەت ناوێت کولتور بەرێتە پێشەوە، بەش شەڕە حیزبایەتی هەیە. کولتور نازانێت ئەسڵەن حیزبایەتی ئەو سەرەکەوێ بە کولتور، ئەو کولتوری لە فەرهەنگی خۆی هێناوەتە دەرەوە بە هیچ جۆرێک نەک هەر هونەری سەما، پاڵپشتی هیچ هونەرێک نییە. ڕۆشنبیر، ئەدیب، هونەرمەند هەمویان کوێرن، هەمویان داعشن، بیرۆکەی هەڵگەری بیرۆکەی داعشن، ئەوانە نایڵن. لەبەرەوەی ئەگەر من دوو هونەرمەندی ڕێکوپێکم لە پشتەوە بێت بە تەکید ئێستا گەورەترین هونەرە بوو لە شارەکەیە کە ئەمە هونەرێکی ڕاقیە لە هەموو جیهانە، ئێمە دواکەوتوری ترین دەوڵەتی نەیکەین. شەرتەیە داعش هەر پیا و کوژ بێ بە زمانێک بە ڕستەیەک جەرگی چەندین کەسی تر ئاوە درێ. تەکید کە تۆ چەندین خواستی مناڵ و گەنجی ئەم شارە بمرێنی چی ترێک کەمە لاو هەر بەسیرە هەر بە چەک ئەبێ بکوژرێ. من ڕۆژانە 10 جارە کوژرێم. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.